یەکێتی نیشتیمانی کوردستان وەک یەکێک لە لیستە بەهێزەکان بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەژمار ئەکرێت و بەرپرسانی یەکێتی باس لەوە ئەکەن گەر هاوڵاتیان متمانەیان پێ ببەخشن ئەتوانن خزمەتێکی زیاتر بکەن بە حکمی ئەوەی ئەزموونێکی زیاتریان هەیە. یەکێتی وا پەروەردەکراوە نەسرەوێ تا سەر دەکەوێ. دڵنیابن لەوەی ئێوارەی ڕۆژی سی ئەم مانگەش هەمومان پێکەوە سەرکەوتنی گەورەی پرۆژەی ئارامی هەلیکان خزمەت بە چاوی خۆمان دەبینین. بمان وای هێزێکی تاقیکراوەین ئەزموونمانەیە بە باشی و بە خراپی لە ئەزموونی حکومڕانی هەرێمی کوردستان بەشدارین. ئەزانین باشەکان چیە کردومانەوە، ئەزانین خراپیەکان چیە کە ڕوویانداوە، بۆیە ئەتوانی واقعەکە پشتبەستن بۆی کە خەڵکی کوردستان تا ئێمە کورسیمان زیاتر بێت لە پەرلەمان، هێزی چارەسەرکردنی کێشەکانمان زیاترە بێ. لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بە سۆرۆکایەتی قوبات تاڵەبانی و بە دروشمی ئارامی هەلی کار و خزمەت بانگەشە دەکات. کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان باس لەوە دەکات کە ئەوان پلان و پرۆژەی وردیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان لە بارێکی زۆر نائارام و ناسەقامگیردا بوو، بە تایبەتی لە ڕووی دارایی و لە ڕووی سیاسیەوە. بۆ یەکێتی زۆر بە وردی بیری لەوە کردوێتەوە کە پێویستە لە 4 ساڵی داهاتوودا کوردستان بەرەو کەناری ئارامی بەرێ لە هەموو بوارەکاندا. یەکێتی پرۆژەی زۆر گرنگ و چارەنووسازی هەیە بۆ ئەو مەبەستە. وا ئەکەین لە 4 ساڵی داهاتوودا ئێمە ئارامی بۆ هەرێمی کوردستان بچەسپێنین و دۆخی دارایی خەڵکی هەرێمی کوردستان وا لێ بکەین بگەڕێتەوە بۆ پێشتر و باشتریشی بکەین. هاوڵاتی کوردستان بە نمونە وەرگی دوو کەسیان فەرمانبەرن و یەکێک لە کێشە گەورەکانی هەرێمی کوردستان کە قەیرانی دارایی دروستکەوەی کە زۆرترین فەرمانبەری هەیە. لە ڕابردوودا هەلی کار زۆر بۆ خەڵک ڕەخسەندراوە، بەڵام ئێمە پێمان وایە کێشەیەک یاخود کەم و کورتیەک لە چۆنەتی ڕەخساندنی هەلی کارە هەیە، ناکری هەمووی هەڵەوسانێک لە کەرتی گشتیا دروستکەی لە حکوومەتەوە کەرتی تایبەت هەلی کار بۆ خەڵ نەدۆزیتەوە. لە ئەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە جۆش و خرۆشن و هیواخوازن ڕۆژی هەڵبژاردن لیستەکەیان سەرکەوتن بەدەست بهێنێت. هاوسەنگی هێزە کوردستانە کوردستانی بە چ ئاقارە بردووە، بۆیە لە ئێستادا بۆ گەڕانەوەی هاوسەنگیە بۆ ئەوی یەکێتی کێروی دەنگەکانی بەرز بێتەوە لە پێنا ئەوەی کە ئەو دروشمانی کە بانگەشەی بۆەکە بۆ ئارامی بۆ هەلی کار بۆ خزمەت بەدەمەوە چوونێکی زۆر هەیە لە نان جەماوەی خەڵکی کوردستانەوە بۆ ئومێدەوین کە یەکێتی لەو هەڵبژارنەیە بتوانێت دەنگەکانی خۆی بگاتە ئاستێک کە جۆرە لە هاوسەنگی بگەڕێتەوە، چکە بە هاوسەنگی سیاسی کوردستان بارودۆخی ئارامە بێ، بە هاوسەنگی سیاسی جۆرە لە عەدالەتی لە دابەشکردنی داهات دێتە ئاراوە. وا بڕیار لە ڕۆژی سی ئەم مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت و لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارەی 105 و بە دروشمی ئارامی و هەلی کار و خزمەت کێبڕکێ دەکات. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.